وتاری ئەم جارەمان بە ناونیشانی 12 لەسەر 12 طبعا ناونیشانەکە لەوە چێ بابەتێکی ڕاضیات بێ زیاترەوە نییە، کەمتر پەیوەندی بە بابەتێکی دینی و بۆەوە هەیە. بەس حەزەکەم زانم جەنابتان هیچ حاڵیە بن لە 12 لەسەر 12 یعنی چی؟ کەسی عەقڵی بۆی بچێ؟ یاڵا صلی الله عليه وسلم. بادەم خۆش، بەڵام بابەتەکە یعنی 12 لەسەر 12 فاتەکەشی لەسەر 12 بووە؟ جان؟ ڕۆژی لەدایکبوون و ڕۆژی وەفاتی 12 لەسەر 12 12 بە 12 وایە. ملاحەزەیەکی زۆر جوانە. یعنی چی 12 لەسەر 12؟ بەڵێ یعنی شەو ڕۆژ، یعنی بە 4 ساعت، یعنی 12 ڕۆژ و 12 شەو. بارەکە الله فیک. یعنی چی 12 لەسەر 12؟ تاو جانی من 112 مانگە هێ دەی خاڵی سێنبی پێکە دەی بەڵێ جەمامەسە. بارەکە الله فیکم. هەمووی کەوتان جەنابتان تەواو بوو. شەو ڕۆژ 12 بە 12 پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە 12 ڕەبیع الأول لەدایک بووەوە، لە 12 وفاتی کردووە بەپێی جیاوازی ڕێی فقەها و مؤرخین لەو مۆزوعەیە، و مانگەکانی ساڵیش دیارە 12. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئازیزان و خۆشەویستان، لە ناونیشانێکە 12 لەسەر 12 دەینە خزمەتتان. ئەویش باسێکی مەولودتان بۆکەم، باسێکی یادی لە دایکبوونی پێغەمبەرتان بۆکەم صلی الله عليه وسلم، کە بەڕاستی من هەر پێم ناخۆشە، کەلیمەکەم پێ ناخۆشە، لەگەڵ ئەو ناونیشانەیە نیم. یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی بەڵێ لای من مانگێکی زۆر خۆشە، مانگێکە هەر بە تەبیعەتی حاڵ دڵمەکرێتەوە، مانگێکە حەز ناکەم کوردستانی تیا بەجێ بێڵم، مانگێکە خۆشیەک دێ بە دڵما وەکو ئەوەی کە خۆشەویستێکم لەو ڕۆژەیە لەدایک بووبێ. یادی خۆشەویستێکی زۆر گەورەم بکەمەوە، لە خزمەتی کەسێکی زۆر گەورە و نزیکی خۆما بژیم. بەڵام چەند یادەکەم بەلاوە خۆشە، ناوەکەم ئەو نە بەلاوە ناخۆشە. یعنی چی؟ یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا. بەڕێزان، یاد بۆچی ناوەندێ؟ بۆچی ڕۆژێک دانراوە پێڵێن ڕۆژی مامۆستا، ڕۆژێک دانراوە پێڵێن ڕۆژی دایک، ڕۆژێک دانراوە پێوتێ ڕۆژی سەوزایی، ڕۆژی خاوێنی، ڕۆژی ژینگە، ڕۆژی ئاو. ئەم ڕۆژانە بۆ ئەوە دانراون بۆ ئەوەی کە ئینسان بە درێژایی ساڵ ئەم شتانە لە بیرەکە. تۆ بە درێژایی ساڵ لە خزمەتی مامۆستایەکە قەدری نازانیت، بۆ ئەوەی کە بێتە بەر چاود ئەم مامۆستایە لە ماوەی ئەم 12 مانگەیە چی پێشکەش کردووی، تەنانەت لە هاوین و لە پشوەکانیشا چ خزمەتێکی گەورەی کردووە، ڕۆژێکیان داناوە تۆ هەست بە گەورەی ئەم زاتە بکەیت، ئەم مامۆستایە بکەیت. دایک کە خزمەتی هەمومانەکات و هەمومانی گەورە کردووە، بەڵام کەسمان پێ نازانین، وەکو ئەو دارەیە کە لە ناو حەوشەکەیان ڕوانومانە، وەکو ئەو دارەیە کە لە ناو ماڵە و سەوزایەکەمان پێبەخشێ، وەکو ئەو ئۆکسجینەیە کە هەڵێمژین لەگەڵای دارەکانەوە، بەردەوام خواردن و بەردەوام تاقەمانەیاتێ بەو پەڕی دڵسۆزی و بەو پەڕی دڵی دایکەوە، مەگەر خوا بزانێت دڵی دایک چەند گەورەیە.
مەگەر خوا بزانێت دڵی دایک چەند عەزیمە، مناڵ چەند ڕۆژێ نەخۆشە کاتبوو بۆ عەیادەکە گریا، زۆر دڵم بۆی بێتاقەت بوو. وتم کچم بۆ چیەگری خۆ تۆ نەخۆشی خراپت نییە؟ تی بەخوا ئەکاک دکتۆریەکێ دانیشتی بوو لە دەرەوە لە دایکمە چوو خوا عەفوی کە. سوبحان الله، بەبینینی کەسێکە لە دایکی چوو ئەم دڵی لێرە جۆشاوە. بەڵام هەتا دایکی لە ژیانە بووە لەوانەیە ئەم سۆز و ئەم عاتیفەی بۆی نەبووبێ، ئەم خۆشەویستیی بۆی نەبووبێ، هەستی بەم نزیکیە نەکردبێ، هەستی نەکردووە شتێک هەیە پێوتێ داڵدا، پێوتێ دایک، پێوتێ باوش، پێوتێ گەرم و گوڕی، هەستی بەمە نەکردووە، هەستی نەکردووە کەسێکەیە لە پشتۆ بەردەوام دوعای بۆکە. بۆیە ڕۆژێکیان داناوە نەک لە ئیسلامە، لە دەرەوەی ئیسلام پێوتێ ڕۆژی دایک، بۆ ئەوەی کە کوڕێک لە ئەوروپا دایکی بیر کەوتەوە، ئەو ئەزان ئەمڕۆ ڕۆژی یادی دایکە، بەڕاستە بەڵێ ئۆ دایکم چەند ساڵە نەمبینیوە، تەلەفۆنێکی بۆ بکە یاخود نامەیەکی بۆ بنێرێ بڵێ دایە یادی ڕۆژی دایکت پیرۆز بێ. ئەو ڕۆژە بیری کەوێتەوە بڵێ دایکە ئەگەر مەجالم هەبوو لە پشوەکەیان سەرێکت لێ ئەدەم، ئەگەر نەمتوانی بە بەریدا گوڵێکت بۆ ئەنێرم، یاخود دایکە خۆشمەوێیت. یاخود لە یادی دایکە هەموو کوڕوکچەکان کۆبنەوە لە ماڵێکا و بەحساب یادی دایکەکەنەوە، ئەو خەریکی مۆبایڵەکەیەتی، ئەو خەریکی مەسلحەتێتی، ئەو خەریکی ئیشێتی، ئەو خەریکی خۆجوانکردنێتی، ئەو خەریکی ئینتەرنێتێتی، ئەو خەریکی قسەیە. لە ئەخیرا تەنها دایکەکەمان دووە بێ بە عەزێت و شت حازرکردن بۆ ئەم کۆمەڵە میوانەی کە کۆبوونەتەوە لای و هەرێکە و خۆحافیزیەکاتەوە چێتەوە ماڵی خۆی، غەیری ماڵ پیسکردن و ئەرک و برک هیچ بۆ دایک بەجێ نایەڵن. ڕۆژ دانراوە بۆ ئەوەی کە تۆ قەدری شتێ بزانی کە لە ساڵەکە بیرێ چۆتەوە. ڕۆژی ژینگە یعنی لەم ڕۆژە ئاگاد لە ژینگەکەت بێ، دنیا پیس مەکە، ئەو غاز بکە بەناو ئەم ژینگە و بەناو ئەم هەوا پاکەیە، ئاگاد لە سەوزکردنی بە دەرگاکەت بێ، ئاگاد لە سەجادەکە بێ، ئاگاد لە ژینگە بێ، ئاگاد لە خاوێنی بێ، شت فڕێمە دەرەوە. بۆیە ڕۆژێ دانراوە کە تۆ بیت قەدری ئەم شتانە بزانی. واتە ئەم ڕۆژانەی کەدا ئەنرێ لە تەمەنی ئینسانە بۆ یادکردنەوە و بیرخستنەوەیە. ئەجینا ئافرەت هیچ کاتێکە لە ماڵەوە ئیشەکات ڕۆژێکی نییە پێی بوترێ ڕۆژی ئیشکردنی ماڵ، بۆ چکە بەردەوام ئافرەت لە ماڵەوە ئیشی خۆیەکە، هیچ کاتێکیش لە بیری ناچێ. ڕۆژێک نییە ناوی ڕۆژێک بێ ڕۆژی ساوە، ڕۆژی منداڵی ساوە، بۆ چکە دایک ناتوانێت بە لەحزە شاو لەسەر منداڵی ساوە غافڵکە، چ جای ئەوەی کە ڕۆژی ئاگای لێ نەبێ. لەبەرەوە بەردەوام دایکە کە ئاگای لێیەتی پێویستی بە ڕۆژی یادخستنەوە نییە. ڕۆژێک نییە پێی بوتێ ڕۆژی مۆبایل، چونکە ڕۆژانە تۆ لەگەڵ ئەمەیان مامەڵاکەیت، ناشتوانی بێ ئەمە بژیت، تازە بۆ بە زەرورەتێکی حەیات. ڕۆژێک نییە پێی بوتێ ڕۆژی سەیارە، چکە تۆ هەموو ڕۆژێ بەکارێ هێنیت، هەموو ڕۆژێکیش قەدرێزانی، هەموو ڕۆژێکیش لە بیرتە کە پەکێکەوێ ئەنجا ئەزانی چەند پێویستت پێی بووە. بۆیە دانانی ڕۆژ، دانانی یاد لە ساڵێکە بۆ یادکردنەوەی هەر مناسەبەیەک، واتە ئەم مناسەبەیە بۆ خۆی شتێکی لە بیر چووە، شتێکی لە بیر کراوە ویستاکەنە بیرمانەکەوێتەوە، تازە بە تازە یادەکەینەوە. بۆیە من لەگەڵ یادی لەدایک بوون و یادکردنەوەی پێغەمبەری خوایانیم بەم معنایە صلی الله علیه وسلم کە یەک لەسەر 12 بێ، واتە لە 12 مانگا ئێمە یەک مانگ بیری پێغەمبەری خوامان بکەوێتەوە صلی الله علیه وسلم، لە شەو ڕۆژەکە یەک جار یەک سەعات بیری پێغەمبەری خوامان کەوێتەوە صلی الله علیه وسلم. ئەمەم پێخۆش نییە، ناکرێ ئێمە ئەم مانگانە ئەم ڕۆژانە بێت و تێپەڕێ، تەنها یەک ڕۆژمان هەبێ بڵین ئەلحەمدولله پێغەمبەری خوا لە دایک بووە صلی الله علیه وسلم تایە. خۆشەویستانم، ئەگەر لە دایک بوونی مناڵێک لە ناو بیابانێکە کە ناوین رابێت و محەممەد و باوکی نەمابێ، جێی باوکیشی بگرێتەوە و کە سوکارەکەی دڵیان پێی خۆش بێ، کەنیزەکێک لە بەرخاتری ئەم ئازاد بکرێ، هەموو دەوری و بەرەکەی بەرەکەت بێت و ئامینە بێت و عەبدوڵڵا بێت و سوەیبە بێت و هەموو ئەم دەوروبەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوانێکی خۆشیان هەڵگرت بێ کە علامەت بێ لە شیفا و لە بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ سەر ئەم ئەرزە هێشتا هیچ نابەخشێ. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کردی بۆ دین، ئەوەی هەڵبژێرا لایەنی خوای گەورەوە نەیکردایە.
واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ڕیسالەکەی بە پەیامەکەی بە قورئانەکەی بە دینەکەی بە تێکۆشانەکەی بە لێبڕانەکەی بە هەوڵ و ماندووبوونەکەی کە نەوەستا خەوی نەبوو ئیسراحەتی نەبوو هەتا وەکو ئەو دینەی لەو جزیرە بچکۆلەیەوە لەو شوێنە تەسکەوە لەو مەککەیەوە لەناو ئەو هەموو شاخ و بەستەڵەکەوە هەرچی بربەست پوشکانی گەیانی ئەم کوردستانە شیرینە واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەوڵەکانی ماندووبوونەکانی لەبەر خاتی من و تۆ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا پەیامی بۆ هات وتی یا ئەیها المزەمل یا ئەیها المدەثر قم فأنذر ئەی محەممەد یەکەم شت هەستە نا یەکەم شت اقرأ باسم ربك الذي خلق دواتر قم هستا دواتر قم يا أيها المزمل قم يا أيها المدثر قم واتا اقرأ بخينا أي محمد دواتر هستا دواتر إشهر هستا إيشكا بقري باندوبة عزيز كيشا مضى زمن النوم يا خديجة كاتي خوب سرشو أي خديجة پیغمبری خوا صلی الله علیه و سلم ئیسراحەتی نەکرد لە 23 ساڵی پێغەمبەرایەتیە هەتا وەکو شەو ڕۆژ و 12 ساعات و 12 ساعاتی خستە سەر یەک هەتا وەکو ئەو دین و پەیامە بگاتە ئێمە مناڵێکی جوولەکە کە پێغەمبەری خوا ئەچێتە ماڵەکەی بۆ چونکە پێغەمبەری خوا مناڵە جوولەکەکەی خۆشەویست وتیانەی پێغەمبەری خوا نەخۆشە پێغەمبەری خوا چوو بەدەمێ و چوو بۆ ماڵەکەی بۆ ماڵی کابرایەکی یەهودی پێغەمبەری خوا بینی منداڵەکە گیانەدا خۆی توانی دوعای بۆ بکا و شفای با خوای گەورە بەڵام فەرمووی قل لا إله إلا الله بڵێ لا إله إلا الله پێغەمبەری خوا منداڵێکی بۆ چییە کە بەیانی دەنگی بۆ نادا بەیانی چەکی بۆ هەڵناگرێ بەیانی بەردێکی بۆ ناخاتە سەر بەرزێ و سوور ئەزانێ ئەمرێ فەرمێ بڵێ لا إله إلا الله ئەی مناڵ بڵێ لا إله إلا الله باوکی وەستا و منداڵەکە وەکو ئیزن لە باوکی وەرگرێ سەیری باوکێکە چاوبەرز ئەکاتەوە چاوی ئەخیر بۆ باوکی ڕمانێ باوکیشی ئەڵێ ئەطیع ئەبەلقاسم بەجێی محەممەد کە بەجێی ئەبەلقاسم کە منداڵەکە پێشەوەی کە گیان بکێشێ پێشەوەی کە آخر دەمی بەیەکا بە فەرمی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەم کەلیمە جوانە ئەم واتا گەورەیە ئەم چیەوە ئەخاتە سەر زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵەکە دەرەچێ پێکەنێ دڵی زۆر خۆشە ئەلەی منداڵەکە چابۆتەوە فەرمێ الحمد لله الذي أنقذه الله بي من النار سوپاس بۆ ئەو خوایی بەهۆی منەوە لە ئاگر ڕزگاری کرد سبحان الله منداڵەکە مردووە بەڵام لە ئاگر ڕزگاری بووە پێغەمبەری خوا دڵی بەوە خۆشە کە منداڵێکیش نەچێتە ئاگرەوە منداڵێکیش بەهۆی کوفر و باوک و دایکەوە بەرەو ئاگر نەچێ و تازیب نەدرێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیە لە 12ەوە بۆ 12 لە 12 ڕەبیع الأولەوە بۆ 12 ڕەبیع الأول بە درێژایی 63 ساڵ ئیسراحەتی نەبوو هەموو ژیانی ماندوێتی و عەزێتی و دەربەدەری و شوانی و ئیشکردن و تەعزیب و لێدان و مناڵ مردن و کۆسکەوتن و فەقیری و هەرچی تۆ بە مێشکدایە لە موسیبەت و ناڕەحەتی بەسەر پێغەمبەرەکە تا هاتووە صلی الله علیه وسلم بەڵام ڕۆژێ لە ڕۆژان چۆکی دانەدا ڕۆژێ لە ڕۆژان بێتاقەت نەبوو ڕۆژێ لە ڕۆژان پێی ناڕەحەت نەبوو چکۆی زانی خوای گەورە پێیە فەرموویە ولسوف يعطيك ربك فترضى أي محمد خواي قورا أداته أو متى أتي تا راضي أبيد فنو والله راضي نابم حتى خواي قورا لأمتكم خوش نبي أي محمد ما ودعك ربك وما قلى أي محمد خواي قورا واسي لنا هنا أبيد خواي قورا دس بردار نبوة خواي قورا قيدة دنيا وكو كافر كان يعني محمد خواكي لي عاجز بوا يتر القرآن يبونا نيري خواهي كورا فرمي والضحى والليل إذا سجى ما ودعك يا ربك يا محمد وما قلى ما ودعك وما قلى شيء ما ودعك ربك خواهي كورا شون رخيلة توبي محمد توهمو جيانت بريتيا لم خوشويستيا لم أطفا لم سوزا خوشويستم قرشي ريقات سختو هالدير وعاسية خۆشەویستم گەرچی ڕێگات سەخت و هەڵدێر و ئاسەیە کە چیچە سات بە ساتێ چێتر پێت بەگوڕترن لەم ڕێیە
خۆشەویستم ئەتۆ نور و تەوحید و ڕەحمەتت پێیە کەچی جەزیرەت العەرەب هەزاران ئەبوو لە هەبوو کەعبەت اللهش 360 بتی لێیە. خۆشەویستم ئەتۆ خۆشەویستی خودات لە ئامێزە پڕی سینەت سۆز و خۆشەویستی و ڕێزە کەچی ئەبوو جەهلی دێزە لوتی لە تەوقی ئاسمان و سەریشی بۆ لات و عوزا لە ئەرزەیە. ئەمە مێژووی ئێستا و ڕابردوو داهاتوو وا تێ نەگەن ئەم ململانەیە نوێیە. چاوتان تیژ و وەرە بەرز و ڕێگا ڕۆشن ئاشکرایە سەرنجامیش سەرکەوتنی هەتایی بۆ چێیە. بڵێ پێغەمبەری خوا سەڵ سەڵەم ئاوا هات ئاوا ڕۆی ئاوا تێپەڕی لە ماوەی 23 ساڵە دنیای گۆڕی بە دنیایەکی تر. لە ماوەی 23 ساڵە خەڵکێکی شوانی پێپەتی نەخوێنەواری دواکەوتووی بەدپەرستی هێنای کردی بە شوانی ئومەتان کردی بە قەومێکی خوێنەوار ئیقرا بوو بە سەرمەشقی هەموو سەحابەکان. بەڵێ وصلى الله على ئەو بەحری نوری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکا غەیر علم الله سبحانه. تعالى الله بەدوو دەهبوو کە هەردوو عالەمی داگرت بنازم بەم کەماڵی عەزم و حەزم و شەوکەت و شانە. بەدوو دەیبوو پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئەم دینی هەمووی ئاوا بڵاو کردەوە ئاوا گەیانی و ئاوا بۆی ماندوو بوو. عەیبە شوورەییە شەرمەزاریە ئێمە لە ساڵە جارێکە یەک لەسەر 12 بیری پێغەمبەری خوامان کەوێتەوە. قەسەم بەخوا ئەوەمان کە یەک لەسەر 12 ژیانی پێغەمبەری خوا لە بیرەکات و لە یادەکات وەکو ئەوەیە 11 لەسەر 12کەی تری لە بیر کرد بێ واتە لە 12یەکی هێناوە ئینسانیش قەت یەک لەسەر 12 دەری ناچێنێ. بۆیە ئەبێ ژیانی ئێمە 12 لەسەر 12 بێ. ژیانی ئێمە بۆ پێغەمبەری خوا سەڵ سەلەم یادکردنەوەی ئێمە بۆ پێغەمبەری خوا سەڵ سەلەم بە درێژایی تەمەن بێ بە درێژایی ساڵ بێ ڕۆژێ لە ڕۆژان ساتێ لە ساتەکان پێغەمبەری خوامان بیر نەچێ صلی الله علیه وسلم کە هەستاین بە سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا سەڵ سەلەم سەڵەوات بین کە خەوتین بە سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا سەڵ سەلەم کۆتایی بێنین. هەرچیەکمان کرد وەکو سەحابەکە فەرمووی یا ڕەسوول الله من ئەمەوێت یەک لەسەر چواری دوعاکانم بکەم بە سەڵەوات لەسەر تۆ. فەرمی بیکە ئەگەر توانیش زیاتر. فەرمی پێغەمبەری خوا یەک لەسەر 3 دوعاکانم بکەم بە سەڵەوات لەسەر تۆ. فەرمی بیکە ئەگەر توانی زیاتر. فەرمی پێغەمبەری خوا نیوەی دوعاکان بکەم بە سەڵەوات لەسەر تۆ. ئەڵێم اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. فەرمی ئەگەر بیکەیت و زیادی شکی باشترە. فەرمی ئەی پێغەمبەری خوا هەرچی دوعامای کەم بە سەڵاوات لەسەر تۆ. یعنی شەو ڕۆژ زیکرەکانم ئەبێ بە سەڵەوات لەسەر تۆ. یعنی کە چوومە هەر مناسبەیەکەوە کە چوومە هەر شوێنێ بە هەر ڕێگەیەکا ڕۆیشتم هەر کاتێکم هەبوو هەر فەراغێکم هەبوو هەر بیرکردنەوەیەکم هەبوو هەر کاتێ زمانم لە گۆ وەستا ئەڵێم اللهم صل على سيدنا محمد. ئەگەر چوومە ناو فاتیحەوە وتیان بەخێر بێ کاکە خوالی خۆش بێ خوا عەفوی کایە خوا خەڵک لە جاتەیە کە فاتیحا بخوێنێ من سەڵەوات لەسەر گیانی پێغەمبەری خوا دەم صلی الله عليه وسلم. هەموو لەحزەیەک هەموو ساتێک هەموو کاتێک پێغەمبەری خوام لە بیرە فەرمی ئەگەر وا بکەیت ئیدەن یوقضا هەمووک قەرزەکانت لە کۆڵە بێتەوە خەفەتەکانت لە کۆڵە بێتەوە کارەکانت سەرکەوتووە بێ. واتە ئینسان بە موجەرە سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە هەموو کێشەکانی بۆ حەلەکە و دڵی خۆشەکە و قەرزەکانی لە کۆڵەکاتەوە و موشکیلەکانی بۆ حەلە بن. بەڵێ کەواتە بەڕێزەکانم تەنها شعار و لافتە و هەڵایەک لە مانگ و لە ڕۆژێکە دادی ئێمە نادا. ئەبێ هەر یەکەمان کە چووینە ماڵەوە بزانین ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمەی هێنا چییە؟
ئەوەی پێغەمبەری خوا ئەمری بە ئێمە کرد چییە؟ ئێمە ئەبی چۆن بین لەگەڵ پێغەمبەری خوایە؟ خوای گەورە فەرمی یا ئەیوهە الەذینە ئامەنوا کونوا ڕەبانیین، ئێوە پیاوی خوا بن. پیاوی چێ بن؟ ئێوە بمن بە پیاوی خوا. چۆن بین بە پیاوی خوا؟ ئەبێ قودوەیە هەڵبژێرین لە ژیانە بۆ ئەوەی کە چاوی لێ بکەین هەتاوەکو ببین بە پیاوی خوا. خوای گەورە فەرمێ قل ئین کنتم تحبون الله، ئەی محەممەد بە شوێن کەوتوەکانت بڵێ بە موسڵمانەکان بفەرموو ئەگەر ئێوە خواتان خۆشەوێت چی بکەن؟ ئەدەی یادی کەنەوە؟ نەخێر. شوێنی خواکەون؟ نەخێر. چی بکەن؟ فاتبعوني يحببكم الله. ئێوە شوێن من کەون تا خوای گەورە خۆشی بێن. الله ئەکبەر لەم عەزەمەتە. واتە ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ، ئیدعاکەن کە خواتان خۆشەوێ، شوێن پێغەمبەری خوا بکەون ئەگەر خواتان خۆشەوێ. کەواتە ئێوە ئەبێ هەموو ڕۆژ و هەموو ساتێکتان محەممەدی بن صلی الله عليه وسلم. واتە محەممەد تەنها نابێ ناوێ بێ. چۆن خەڵک ئەمڕۆ ناوی یەزیدیە، چۆن ئەمڕۆ خەڵک ناوی مەسیحیە، خەڵکی ئێمەش ئەبێ ناوی محەممەدی بێ صلی الله عليه وسلم. محەممەدی بێ لە چییە؟ محەممەدی بێ لە ئاکاریە، لە ئەخلاقیە، لە ڕەفتاریە، لە بیرکردنەوەیە، لە قەراراتیە، لە دەنگدانیە، لە کاسبیە، لە ماڵیە، لە پەروەردەیە، لە ئیشکردنیە، لە هەموو هەڵوێستەکان و لە حکم و لە شەریعەت و لە مەحکەمەیە ئەبێ ڕەبانی بێ و ئەبێ محەممەدی بێ صلی الله عليه وسلم. واتە هەر شتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری پێکرد بێ. واتە لە ماڵەکەی خۆیان دانیشێ، بزانێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن دانیشتووە لەگەڵ خێزانەکانیان، چۆن کە گەڕاوەتەوە خێزانەکانی ماچ کردووە، چۆن ڕووی خۆشی هەبووە لەگەڵ خێزانەکانیان، چۆن دەستی هێناوە بەسەر مناڵەکانیان، چۆن ناوچەوانی فاتیمەی ماچ کردووە، چۆن بە سۆز بووە، چۆن عادل بووە، چۆن گەورە بووە، چۆن باوکێک بووە، چۆن مێردێ بووە، چۆن برایە بووە، چۆن خوشکێ بووە، چۆن کوڕێ بووە. ئەبێ لە ماڵەکەی خۆیان ئاوا بیرکاتەوە. واتە هەر یەکەمان لە ماڵی خۆمانە کە ئیساکەی نەچووینەوە لە یادی پێغەمبەری خوا بووین صلی الله عليه وسلم. بەڵام سەیرەکەین تەلەڤیزۆنەکەمان لەسەر حەڵقەیەکە کە هیچ شتێکی بە عورف و کولتوری کوردەواری ناخوا. لەولاوە پیاوە لە پشتەوە خیانەت لە ژنەکەیەکا و لەولاوە ژنەکە عیب نەبێ شووی نەکردووە، لەولاوە سکی هەیە و سکەکەشی زۆر تەبیعیە، دایک پێزانێت و کەسوکاریش پێزانێت و کەسیش مێشێ میوانی یان جاڵن خۆ بە مێر نییە کاکە جان سک بەخوایە، خوایای ناڵە کوڕی چیت و ئەمە لای مناڵی ئێمە و لای گەنجی ئێمە ئەمە تەبیعیە بێتەوە. بڵێ کوڕم ئەم کەناڵە، ئەم سیستمە، ئەم بەرنامەیە، ئەم حەڵقەیە چەند بە پەیڕە و پرۆگرام و بەرنامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. واتە تەنها شیعارەکە شەرت نییە، ئەم مۆسیقایە چەند لەگەڵ بەرنامەی پێغەمبەری خوایە ئەگونجێ صلی الله عليه وسلم. ئەم ڕوت و قوتی و سفوریە چەند پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی رازیە. ئەم ئارە خواردنەوەیە، ئەم سوو خواردنە چەند لەگەڵ گیانی پێغەمبەری خوایە ئەگونجێ صلی الله عليه وسلم. نابێت ئەبێ خۆشەویستەکانمان لە ماڵی خۆمانە و محەممەدی بین. ئەبێ کە هاتینە ناو گەڕەک و سەربان و ماڵ و دوکانەوە کاسیبیەکانمان وەکو پێغەمبەری خواوا بێ صلی الله عليه وسلم، وەکو سەحابەوا بێ. ژیانمان، بازارمان، دوکانمان، حەڵاڵیمان، ڕازگۆییمان، هەرزانجانیمان، تێکەڵی ژن و پیاومان ئەبێت وەکو سەحابەکانی پێغەمبەری خواوا بێ صلی الله عليه وسلم. ئەبێ بەم ئاراستەیە بەم شێوەیە بیرکەینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکان ئەڵقەیەک لە دەستی سەحابەیەکە ئابینێ، ئەڵقەیەکی ئاڵتوونە کە زۆر لە پیاوەکانمان نەک ئەیکەنە دەستیان ئەمڕۆی کەنە ملیشیان شانازیشی پێوکەن و پێشیان تەبیعیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵقەکە دەرێنێ و فڕێدا، ئەڵقەیەکی ئاڵتوون چەند بەرەخ بووە بۆ ئەو کاتە ئەڵقەکە فڕێدا. سەحابەکە زانێ ئەم ئەڵقەیە بۆ پیاو نابێ چکە ئاڵتوونە.
دوای کە پێغەمبەری خوا هەڵەسێ ئەڵقەیەکی ئاڵتون لەو ناوەیە کەوتووە سەحابەکان بۆیە هێننەوە ئەڵێن مەیکەرە دەست بەس ئیسفادی لێ بکە بۆ خۆ بڕۆ بیفرۆشە بیکە بە شتێکی تر فەرمێ قەسەم بەخوا ئاڵتونی هەڵناگرمەوە کە پێغەمبەری خوا فڕی داوە لە دەستمە سبحان الله کە پێغەمبەری خوا دەستمی کردووە تۆ تازە بەی شێ ئیسفادی لێ ناکەم نایەتەوە گیرفانی من سەحابە ئاوا بیری لە پێغەمبەری خوا کردەوە صلی الله علیه وسلم هەموو ژیانیان لەگەڵ پێغەمبەری خوایە بوو هەموو حەیاتیان هەموو بیرکردنەوەیان ئەوەی جارێکیان سەحابەیەکی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتاقەتە بێ زەعیفە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ فەرمێ بوا زەعیف بووی بوا بێتاقەت بوویت تەسەورەکەم بێتاقەتەکەی چی بێ زەرەری کردووە دیارە تەسەورەکەن ئەم سەحابەیە حەزی لە کچێکە و بۆی نابێ لە فەیسبووکەکە یا بلۆکی کردو و جوابی نایەتەوە نا ئەمە گەنجێکە و حەزەکە بگاتە ئەوروپا بەڵام هەر چنێکە لێ یاتویەتەوە ماروپەیشەکە و ئەیجێڕنەوە و دەستی لە ئەوروپا ژیر نابێ نا بە تەمای دەرەجەیەکی بەرزە لە شەشا بێنێ و دەرەجەکەی بەداخەوە بۆ نەهاتووە ئەم سەحابەیە خەفەتە خوا بیرەکاتەوە وەکو ئێمە چۆن بیرەکەینەوە خەفەتە خۆین لێی گەڕێ ئەم سەحابەیە ناو نانێکی گەرما بینە سەر باسی خۆمان ئەمە خەفەتەکانی ئێمەیە ئەمە هۆکاری زەعیف بوونەکانی ئێمەیە زەعیفە بین بەڵام بۆ وەڵا ڕێجیمەکەین وەڵا ناوێنین نان بخۆین دکتۆر توێتی نان بخۆ بۆ قەڵەوی خراپە هەموو شتێکمان لە خۆمان حرام کردووە وەڵای خۆشک هەیە لەو خوشکانە هەموو ژیانی هەموو بیرکردنەوەی کاکتۆرجان ئەم ورگەم لە کۆڵ ناکەیتەوە هەموو ژیانی کاک دکتۆر گیان بە قورئان بەیانی دوای نوێژی بەیانی ڕاکەم سەعاتێ بۆ سەجادانەیە ڕاکەم خەڵکە ترسم بزانن شێتم بەس بۆی تۆزە زەعیفم مێردەکەشم لە ماڵەوە مەکینی بۆ کڕیوم لەسەری ڕاکەم بەس بۆی تۆزە زەعیفم کەچی سوبحان الله من هەر قەڵەوە بم جاژینیە بۆ لامان ئەلێ کاک تۆ ژیان ئامورگەمە ها بەخوا فەقەراتم توژوە بەڵکو بۆم ئەمەلیات کەی منی شەڵام کچی خۆم 15 کیلۆ 20 کیلۆ خۆ دابەزێنە ماشەڵڵا تۆ 100 کیلۆی گێچەکە ناوخوێنێتەوە تۆزی خۆ دابەزێن ئەمەلیاتەکە بۆکەم ئەی شەنجە کاک تۆ ژیان بەچی دابەز بە پیاوەکەی ئەڵێم باوکی من خەفەتی بەرێ بۆ خۆی بەخوا بێ بەچلکە ئەبێ بە قەسەب خەمن نەبێ وای لێیە ئینجاڵێ کاک دکتۆر گیان تخوا بەچی خەفەتی بمێ کوڕە لەمە زانیشتم بەچی خەفەت خوا خەفەتی بەرێ بۆ خۆی چاکە بێ ژنەگاڵێ بەخوا دکتۆر گیان نامێ لە ئێستەوە زەعیف بوو هەر لە ئیساکەینەوە کە باسی ئەو کردەوە تەواو ئەزانم مەڵی چی یعنی هەموو غەم هەموو ژیان ئەبێ بەوەی کە ئەمڕۆ چەند کیلۆ دابەزیوم چەندێ ڕاضەم کردووە چەندێک کالۆریم دابەزانووە ئەمە هۆکاری زەعیفبوونەکانی ئێمەیە ئەی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر چی زەعیفە بوون هۆکارێکی تریان هەبوو بۆیە ئەبێت ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا لە ناومانە بێ وەکو ئەوەی پێغەمبەری خوا ئێستا لە ناومانە ئاژی سبحان الله أو ننزيك باليمانوة وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله چۆن کوفرەکەن بەخوا کە پێغەمبەر ناوتان ئاژی الله ئەکبەر پێغەمبەری خوا بە بەرنامەکەی بە حەدیسەکانی بە سیرە زێڕینەکەی بە ئەخلاقی بە ئاکاری بە مامۆسایەتی لە ناوتان ئاژی چێ ئەتوانێت دەرز و عیبرەتی لێوەرگرێ ئەوە یادی پێغەمبەری خوای بە فعلی کردوێتەوە ئەوە فعلەن دوانزە لەسەر دوانزەی هێناوە ژیانی بۆ هەمووی بۆ پێغەمبەری خوا تەرخان بۆ صلی الله علیه وسلم واتە ژیانی لەگەڵ ژیانی پێغەمبەری خوا ئاوێتە بووە ناتوانێت بە لەحزە چۆن کە چاوی کردەوە ئەو ڕووناکی ئابینێ کە چاوی کردەوە نوری جوانی دەم و چاوی مانگی پێغەمبەری خوا ببینێ صلی الله علیه وسلم کە سەحابەکان فەرمێ شەوێکیان پێغەمبەری خوان بینی حولەیەکی لەبەرابوو عبایەکی سووری لە بەرابوو کراسێکی سووری لە بەرابوو مانگە شەو بوو سەیری دەموچاوی پێغەمبەری خوامە کرد و سەیری مانگمە کرد قەسەم بەخوا دەموچاوی پێغەمبەری خوا لە مانگەکە جوانتر بوو
واتە ئەم نورە بەردەوام لەبەر چاو تابێ. چاوت لە یەک لەحزەیە، لە یەک سانیەیە 20 دانە وێنە نەقڵەکە، 20 دانە وێنە ئەبینێ لە یەک سانیەیە. چاوت لە یەک لەحزەیە ملیۆنێک و 500 دانە مێسیجی بۆچێ. چاوت بەس لەناو چاوتە ئیستیعلاماتی بینین لە شەو و ڕۆژە، 12 شەو و 12 ڕۆژ 150 ملیۆن مستەقبیلی ڕووناکی هەیە کە هەمووی ئەبێ نوری و ڕووناکی پێغەمبەری خوا وەرگێ صلی الله عليه وسلم. چونکە خوای گەورە پێغەمبەری خوا بەچی ناوە بە؟ بە نور ناوە بە. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. يعني أي محمد تو أو خوريد نعم أي محمد تو مانگیشی، يعني چۆن خۆر خۆیە سووتێنێ بۆ ئەوەی کە دنیا ڕۆشن کاتەوە، تۆ لە هەمان کاتە مانگیشی کە لە خۆتەوە قسە ناکەی، ڕووناکی وەحی خۆرە وەرەگریت و پەخشێکیتەوە بۆ خەڵکی لە شەوە، لە شەوی تاریکە، کەواتە تۆ بە هەردوو معناکە خۆر و مانگیشی. بۆیە مامۆستا فەرمێ وەکو ڕۆژ ئەو مەها لەو دوورە دەرکەوت. چی؟ فەرمێ وەکو ڕۆژ ئەو مەها، یعنی پێغەمبەری خوا هەردووکیانە، وەکو ڕۆژ ئەو مەها یعنی ئەو مانگە لەو دوورە دەرکەوت، لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت، کە ئەو لێو ددانەم دی بەجارێ، لەبەر چاوم هەموو لەعل و گوهەور کەوت، و نەوزێکم شەوێدا گەیمە سەرم و وتی هەستە هەتاو دوا لەسەر کەوت. لە چێ یارەب خەبەر پرسی بکەم من، کە هەر کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت، دڵم وەک شێری شوعلەی بێشەگرتوو، لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت. ماسا مەحبیە فەرمێ، ماسا نالیە فەرمێ دڵم وەکو ئەوەی شێرێک لە بێشەیەکا بێ و شوعلە گرتی بێتی، گر گرتی بێتی لە بێستانەکە دەرەپەڕێ، فەرمێ دڵم لە خۆشەویستی پێغەمبەری خوا ئاوان لە ناو سنگم هاتە دەرەوە صلی الله عليه وسلم. الله ئەکبەر. واتە ئەم چاوەی ئێمە ئەو ڕووناکی و شوعلەیە ببینێ کە لە ڕۆژ و مانگەوە بۆمان پەخشە بێتەوە جارێکی تر. خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وامان لێ بکات. ئەم چاوەمان ئەم واری کە من و تۆی بینین، لەوانەیە دوو چێبڵی بەناوە تێپەڕی بێت، تەنها دوو وایر، تەنها ئەو پەڕی سێ وایر لە چاوتەوە کە ئەچێ بۆ مێشک 500,000 وایر لە شەبەکەی چاوە چێ بۆ مێشک، بۆ ئەوەی کە 7 دانە ملیۆن ڕەنگ نەقڵکا بۆ مێشکت. چەند؟ واتە چاوی ئینسان توانای ناسینەوەی 7 دانە ملیۆن ڕەنگی هەیە. لا إله إلا الله. کە شەبەکیەی چاو کە کابراڵێن شەبەکیەکەی تووشی نەخۆشی بووە، دەچینە هەر چینە و ئیشی خۆیەکە، یەک چینیان ئیش نەکات، چاو نابینێ و چۆرەبی نوری خوا و پێغەمبەرەکەی نابینی صلی الله عليه وسلم بە معنای طبیەکەی، هەر هەمووی لە 0.4 میلیمێکا جێی بۆتەوە، لە 0.4 میلیمێکە. کە ئەشێ ئەم ڕووناکیە بۆ پشتی چاو، لە یەک لەسەر 20 سانیەیەکە ئەم ڕسمانی هەموو جەنابتان لێ مێشکی منە ئەبێ بەڕسم و هەمووتان بە یەک جار ئاوا ئەبینم کە ئەم چاوەش سەرایەوە و خوای گەورە لێی سەنیتەوە، بە هیچ شتێکی تر پڕ نابێتەوە. بۆیە پیرەکانمان کاتی خۆی خۆیان لێ ڕازی بێ بە پێغەمبەری خۆیانەوە چی؟ پیانەوە چی؟ حاجەکان پیانەوە چی پێغەمبەری خوا؟ پیانەوە بیلبیلەی چاوان. بیلبیلەی چاوان یعنی ئەو نە پێغەمبەری خوان، یعنی ئەو عەدەسەیە و ئەو کونە بوو کە ڕووناکی لێوا چۆ ژوورەوە، یعنی دایمە پێغەمبەری خوان لەبەر چاو بوو. ئەگەر دیقەتیش بن لە کاتی بانگە
کە ئەگاتە باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەشهد ئەن محەممەدەن ڕەسوول الله پیرەکان چیەکەن؟ چێزانە چیەکەن؟ هەردوو پەنجە ئاوا دەمخۆش ماچێکەن و ئاوایە خەنە سەر چاویان. سبحان الله ئەم پیرانەی ئێمە چەندی پێغەمبەری خۆیان خۆشویست صلی الله علیه و سلم. واتە ئەبێ ئەم خۆشەویستیە بگەڕێتەوە بە دڵ و بە گیان. ئەبێ ئەم ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێتە سەر بینایی چاوان. ئەبێ ناوی محەممەد صلی الله علیه و سلم کە هاو بێتە ناو دڵەکانەوە. دڵ چوار شەمبەرە، چوار ژوورە. لە یەکەم ژووری نووسراوە میم، لە دووەمی نووسراوە حا، لە سێیەمی نووسراوە میم، لە چوارەمی نووسراوە دال. یعنی چی؟ یعنی محەممەد. یعنی دڵت پڕە لە زاخاوی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. نەچی عیب و شوورەی باسی مانگێکم بۆ بکەی بڵێ وەڵا یادی پێغەمبەری خوای تیاکەمەوە صلی الله علیه و سلم. تۆ دڵ و چاوت پڕە لە نووری پێغەمبەری خوا، پڕە لە خۆشەویستی پێغەمبەری خوا. قەولت داوە خۆت، منداڵت، خێزانت لەسەر بەرنامە و لەسەر پەروەردەی محەممەد بکەی صلی الله علیه و سلم. تازە بە عیبە بگەڕێیتەوە بۆ ئەو خاڵە. تازە نابێ جارێکی تر بی لەو خاڵەکەیتەوە. ئەگەر بیرمان لێ کردەوە، ئەگەر بیرمان لێ کردەوە لە ئەخیرا ئەڵێم با بە شێوەیە یادی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله علیه و سلم. مڕەم وایە یادی پێغەمبەری خوا بگۆڕین وەکو چۆن سەحابەکان یادیان نەکردوێتەوە، ئێمە یادەکە بگۆڕین بە تەواوەتی. چۆن؟ یادێک هەیە یادی عەکسیە، ڕێک بە پێچەوانەوەیە. چۆن؟ ئەڵێن ئەمڕۆ یادی بەکارنهێنانی مۆبایڵە. یاڵا ڕەحمەتی خواتان لەبێ هەرێکە لای خۆی مۆبایڵەکەی داخە. قفڵی کەم بە 4 سەعات مۆبایڵ نییە. کەس نابێ مۆبایڵ بەکاربێنێ. نەک دژایەتیشە بە کاتی مۆبایڵەکەین. ئەمانەوێ یەک ڕۆژ لە ژیانمانە لە ساڵەکەیە بەبێ مۆبایڵ بژین. وەختێک گەزانی شەو کێچێکە و تێکەوڵە زۆریشە بۆ مۆبایڵ و بەس عیبیشە تازە وەعدیا و بەکاری نێنی خوای چی بکەم. دیخوای ڕۆژ بێتەوە بە 4 سەعاتەکە تێپەڕێ کۆمەڵێ مەسیج و کۆمەڵێ نامە و کۆمەڵێ ئیشی زەرورم هەیە هەتاوەکو بتوانم مۆبایڵەکەم بەکاربێنم. ئەمڕۆ ناوەنین ڕۆژی بەکارنەهێنانی سیارە. یەک کەس نابێت سیارە و دوو کەڵکا بەسەر جادەکان و بەسەر سنگی خەڵکا. یەڵا سیارە نییە، کەس سیارە دەرنەکە. سەر ئەوروپا ڕۆژێکیان هەیە ڕۆژی بەکارهێنانی سیارە. کەس سیارە دەرناکە بۆی کە ڕۆژی دوایی سیارەیان بەکاربێنە قەدری سیارە بزان سیارە بۆچی بەکارێت. لە یابان ساتە وەختێکیان هەیە بۆ یادی کارەبا. ئەزان چی یەکەن لەو ڕۆژەیە؟ چێزانێت چی ئەەکەن؟ ها؟ کارەبا خامۆشەکەن، کارەبا نامێنێ. سیرەکەن سەی چواردەوری خۆیان هیچ ئیش ناکە کارەبا نامێنێ بۆی کە بزان بەبێ کارەبا توان چۆن بژین. عینە لای خۆمان تەبەن ئەویش لای ئەوانیش خۆیان لاگەی بە 4 سەعات ناکوژێتەوە. 12 ساڵەی 12 مانگەکە لە ساڵەکە یەک چرکە ناکوژێتەوە لەبەرەوەی کوژێنەوە. عینە لای خۆمان. دوایی کە کارەباکە هەڵەکەنەوە اینجا ئەزانن چەند زەرور بوون بەم کارەبایە، چەند ئیشیان بەبێ کارەبا ناڕۆی. کەواتە ئێمەش ڕۆژێ دیاریەکەین بۆ یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یادی 12 ڕەبیع الأوەلا ئەڵێین ئەگەر پێغەمبەری خوا نەبوایە چی ڕۆیەدا. با ئێمە حسێب بکەین موسڵمان نین، پێغەمبەری خوامان لە ناوانیە، بەرنامەی پێغەمبەری خوامان لە ناوانیە چی ڕۆیەدا. نەچی نوێژەکانتان تەرکن. نا بەس بیرکەنەوە پێغەمبەری خوا نەبوو. تۆ چییە بوویت؟ عادی؟ ئەزانی یەکەم شت کە بیری لێ کرد و وایە چی بوایە؟ من سەیرم لێ دێ خەڵکی ئەوە ئەدەبیتیایە بە سەحابی پێغەمبەری خواڵێ بەڵام جا خۆ سەحابە شەڕیان کردووە. سەحابەش بۆ زینای کردووە، سەحابە بۆ درۆی کردووە. دایکی من لە ژیانیا درۆی نەکردووە. یعنی دایکی من و سەحابە فەرقی چییە؟
کوڕم سەحابە نەبوایە تۆ ئیساکێنە نەتەزانی باوکەی کێیە. ئەم دین و بەرنامەی پێغەمبەری خوا نەبوایە سەڵ سەڵەم ئەبووە یەکەم شت کە گومانە بکردایە بووتایە دایکە من کوڕی کێم. وای وا پرسیارە کردایە. ئێستا تۆ دایکی خۆ بەراورد دەکەی بە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ڕۆژێکان پێغەمبەری خوا وتار بۆ سەحابە ئەیا و فەرمێ ئەمڕۆ چ پرسیارێکتان هەیە بیکەن؟ پێغەمبەری خوا تووڕە بۆ باسی قیامەتە و ئەفەرمێ چ پرسیارێک هەیە؟ مغیرەی کوڕی شوعباڵێ پێغەمبەری خوام پرسیارێکم هەیە. مغیرەی کوڕی شوعبە پیاوێکی ئاوا سوعبەچی بۆ حەزی کردووە کە پێغەمبەری خوا تووڕە بۆ دامێ بیخاتە پێکەنین. پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوام باوکم چێیە؟ فەرمێ باوکە فڵانی کوڕی فڵان. نای باوکی خۆی ئەڵێ. ئەڵێ دە باش. ئەچێتەوە بەلای دایکی. ئەڵێ دایکە وەڵای ئەمڕۆ پرسیارێکی وام لە پێغەمبەری خوا کرد. ئەڵێ هەی ماڵوێرانم بەخوا تۆ کوڕێکی خراپی. ئەجا بەڵکو دایکی خۆی لە جاهیلیەتە کەتنیەکی بکردایە ئێستا هەتی تۆ زۆڵ بوویتایە ئێستا دایکی حیای بشویانە و پیاوانەیە وچی. فەرمی بە قورئان بیوتایە کوڕی پیاوێکی حەبەشی قوڕەشی باوەڕم پێ کرد باوەڕم بە تۆ ناکرد. سەحابەکان بۆ ناسینی باوکیشیان چوونە تۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو نەسیقەیان بە پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم. کەواتە تۆ بیر کەرەوە لە ڕۆژێکە کە ئەم وڵاتی تۆ بە بێشە ئەخلاق نامێنێ دین نامێنێ ئەبێ یەکەم شت کە بیری لێ یەکەیتەوە ئەمڕۆ بەرنامەکەی پێغەمبەری چی؟ بە قورئان با بچم زوو فریای کوڕ و کچەکەم کەوم. بۆ چونکە ئەو کوڕە و ئەو کچە ئەگەر دینی محەممەد نەبێ هیچ شتێک لێکیان حرام ناکە. هەڵێ خوشکی خۆمە و لەگەڵ خۆما پەروەردە بووە و بۆ بیەم بە یەکێکی تر و بۆ خۆم حەڵاڵ نەبێ. ئەمە مۆڕاڵە، ئەمە ئەخلاقە، ئەمە لادینی و ئیلحادە. پێتەڵێ فەرقی چییە؟ چ ڕێگرێک هەیە ئەم کوڕ و کچە پێکەوە کۆبنە و جوود بن؟ خوشک و بران ئەبێت تا ئەو 24 سەعاتە تێپەڕێتۆ لەبەردەم ژووری هەردوو کوڕوشەکەتە حەرەزبی ئاوە نزیکی یەکتری نەکەون. ئەمە ئەبسەت شتە کە تۆ حساب بۆ نەکردووە. بێ کامێرەی لە ماڵەکەتا دانیژنەکە و خیانەتی لێ نەکە. ئەبێ ئەو ڕۆژە بەقەدەر درۆی نیسان درۆ ببیستی چکە درۆ حرام لێ لەو کۆمەڵگایەیە. کەواتە با ڕۆژێک دانین بۆ یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە بزانین قەدر و گەورەی پێغەمبەری خوا چییە لە ناومانە. ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بوو مەگەر هەر خوا بزانێ. لە تۆ گەیە من ئاوی حەیاتێ تروسکەیکی زەمین نوری ژیانێ. لە من بۆ من لە خۆم بۆ خۆم بەسۆستر هەموو گیانم لە بۆت نەبوو یەک گیانێ. هەموو گیانم بە قوربانت بێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم. تۆ نەبی من چی بوومایە؟ خوازانێک گا پەرستیەکە بووم، ئاگر پەرستیەکە بووم، ئەورەت پەرستیەکە بووم، مشک پەرستیەکە بووم، سیسک پەرستیەکە بووم. چی دەرەچووم لە ئالاو لە ئەو خەڵکەیە؟ چیم پێوترا؟ چ جڕ و جانەوەرێکم لێ دەرەچوو؟ کەواتە یادی محەممەد ئەبێ بە عەکسەوە بکەینەوە بڵین ئەگەر محەممەدمان لە ناو نەبوایە چیمان لێ بەسەر هاو؟ هەر وەکو سەحابەکە بیری کردەوەتی ئەی پێغەمبەری خوا زەعیف بووم وتی ئەی پێغەمبەری خوا بیرەکەمەوە تۆ لە قیامەتە لەگەڵ پیاوچاکان و لە بەهەشت و لە شوێنێکی بەرزایت منیش لە قیامەتە تەب لە شوێنەکانی خوارە و پلە نزمەکانی بەهەشتام دەستم پێت ناگا هەموو جارێ وەکو ئێستا لە دنیایە خەفەتە خۆم کە لێت دوور بم لە قیامەتە. خەفەتە خۆم ئێستا ناکە ناتبینم، ئێستا ناکە لێم نزیکی. خەفەتە خۆم کە لە قیامەتە لێ دوورم. سەی سەحابە چەند دووربین بوون هەتا خوای گەورە ئایەتدا بەزێنێ ومن يطع الله ورسوله فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. أوي بجواي خوي بيخوا بيغنبري خوا بكا لقيامتها لقل أنبياء وبرسانية. كواتا بوي لبدنيا وقيامتها بيغنبري خوا والنكين أبي وكو الصحابة كاني بين أبي وكو چی بین؟
ئەبێ هەڵگر و خاوەنی لەقەبی شارەکەمان بین. ناوی چێ شارەکەتان؟ چی؟ خەلیفان. کەواتە هەر یەکەتان بۆ خۆی ئەبێ خەلیفەیەکی پێغەمبەری خوا بێ صلی الله عەلەیه وسەلەم، وەکو ئەبوو بەکر و عوسمان و عەلی بڵێ ئەینقەس الدین وأنا حەی. هەر یەکەتان خۆی بە خاوەن و خۆی بە ڕێباز و خۆی بە شوێنکەوتووی ئەو پەیامە بزانێ، وابزانێ ئەو پەیامە بۆ ئەو هاتووە، وابزانێت تەنها ئەم ئێستا خەلیفەی پێغەمبەری خوایە و هەڵگری ئەم پەیامەیە و لەسەرێتی پەخشی کاتەوە و لەسەرێتی ئەم بەرنامە جوان و ئەم ئەخلاقە گەورەی پێغەمبەری خوا بە دنیایە پەخشکا. وعد بەڵێ با دەست پێ بکەین و لەمە دووە یادی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە 12 مانگەکەیە ئەبێت 12 مانگ بێ، لە 12 سەعاتەکەیە ئەبێ 12 سەعات بێ، لە 12 ڕەبیعی ئەوەلەوە بۆ 12کەی تر ئەبێ پێغەمبەری خوامان بە دڵ و بە گیان لە یاد نەچێ. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.